ڕۆمانی شاباڵ بە شێوە زمانی هەورامی بڵاوکرایەوە کە بەرهەمی نووسەر ڕەفعەت مورادیە. ئەم نووسەرە خاوەنی چەندین بەرهەمی زۆر دیار و زۆر تایبەتە، بەڵام ئەمە کۆتا بەرهەمی ئەم نووسەرەیە کە خۆی پێی خۆش بوو کە بە زمانی دایک ئەم بەرهەمە بڵاو بکاتەوە. یانە و سیاچەمانە لە چوارچەوەی چالاکیەکانی بۆ خزمەتکردن بە ئەدەب و هونەر و کللتوری هەورامان مراسیمێکی سازکرد بۆ ناساندنی ڕۆمانی شاباڵ کە بە شێوە زمانی هەورامی نووسراوە. کۆڕە ئەدەبیەکە بە ئامادەبوونی ژمارێک لە نووسەر و کەسایەتیەکانی هەورامان و هەڵەبجە بەڕێوەچوو نووسەر لە هەورامانەوە بەرهەمەکەی پێشکەش کرد. ئەگەرچی خاوەنی 15 بەرهەمی ئەدەبی و ڕووناکبیریە، بەڵام خۆشحاڵ بووە بەوەی لەم قۆناغیدا بە زمانی دایک ڕۆمانێک بنووسێت و کتێبخانەی کوردی پێ دەوڵەمەند بکە. شاباڵ یۆچا ڕۆمانانە کە بە شێوێ تازە نووسیان و من هەوڵەمدان ڕیتمێوە تازە و شێوازێ تازە ڕۆمانویسەی گێروەر و ئی ڕۆمانە بەڕاستی تەرەف و لایەن و وەزارەت و ڕۆشنبیری و چاپ کریان 105 لاپەڕێن و متاوواچ و فرەوە کەسا کە میاوانە ڕۆمانی مزانە کە ڕۆمانە قدمەت یا تەمەنی فرەژنیە ئەدەبی هەورامانەنە، بەڵام ئێم هەوڵماندان کە پێسە تەمام و ژانەرەکە کە ئەدەب و هەورامانی دەوڵەمەنە ڕۆمانێش بلۆ قۆناغێەوە کە ئەدەب و هەورامانی بەرجەستەکەرەوە وەروینەیە فرۆ ئاڕووداوا کە باس کریاجە ڕۆمانە و شاباڵی ڕووداوێ کۆمەڵایەتیێنێ، ڕووداوێ سیاسیێنێ، ڕووداوێ ئاینیێنێ، فلاش بەگاپەی مێژوو هەورامانی، پێ تاریخ و هەورامانی، پێی خەباتی مەدەنی، خەباتی شەکداری گرد و ئینانە بێنێ کۆمەڵە ڕووداوێک کە شاباڵ کارەکتەری سەرەکی و ڕۆمانە و شاباڵی باس شاکەرەوە هەوڵشدان کە ئی ڕووداوانە تێکەڵ بە خەیاڵی کەرۆ هەم واقعینێ، هەم واقعی مێژوین و هەم واقعی سیاسی، بەڵام ڕەنگە شاباڵ گەرەکش بۆ بە شێوەی هونەری باس و ئی ڕووداوا کەرۆ. ئەم چالاکی ئەمڕۆژ وەکو هەموو چالاکیەکانی ترمان کە ڕۆمانێکە بە زمانی هەورامی نووسراوە بە ناونیشانی شاباڵ، ئێمە کوڕێکخراوی کەلتوری سیاچەمانە پێمان خۆش بوو ئەم کتێبخانەیەش بخرێت، ئەم کتێبەش بخرێتە ناو کتێبخانەی کوردیەوە و کتێبخانەی کوردی پێ دەوڵەمەند بکرێ و لە خزمەتتان نابێت.